حوتەمین پیشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب خولی سەرۆک تاڵەبانی بەردەوامە. پیشانگاکە بە بەشداری 250 دەستگای چاپ و ناوەندی ناوخۆیی و بیانی لە 16 وڵاتەوە بەڕێوە دەچێت و تیایدا هەزاران ناونیشانی کتێب نمایش دەکرێن. لە پانێڵێکدا لە پەراوێزی پێشانگاکەدا نووسەر و شاعیر هیوا قادر سەبارەت بە ڕۆمانی ماڵی پشیلەکان بۆ دیسکی هونەری کورسات نووسدووە و لەو بارەوتی ڕۆمانی ماڵی پشیلەکان لە وڵاتی ئێران پێشوازێکی باشی لێکراوە بۆ جاری حوتەم چاپ کراوەتەوە. نووسەر و ڕەخنەگری ئێرانی مەهدی ڕەفیعیش لە پانێڵەکەدا سەبارەت بە ناوەڕۆکی ڕۆمانەکە دووە. یەکێک لە چالەکیەکانی پێشانگای کتێب هەندێک لە ڕەخنەگرانی دەستەبژێری ئێران هاتبوون بۆ ئێرە لە یەکێک لە کۆڕەکانە باسییان لە ڕۆمانی ماڵی پشیلەکان کرد. ئەم ڕۆمانە لە ئێران دەنگرانەوەیکی زۆر باش هەیە. تاکوێستا 6 چاپ کراوەوە لە چاوەڕوانی چاپی حوتەمین، بێ لەوەش نزیکی 15,000 کتێبی دەنگی لێ فرۆشراوە، بۆ نزیکەی 20,000 کتێبی دیجیتاڵی لێ فرۆشراوە. بێگومان ئەم پێشوازیکردنە لە ئێران بۆ من تۆزە جێی پرسیار بوو. ڕەنگە نەشتوانم درکی پێ بکەم کە هۆکارەکەی چییە، بەڵام ڕەنگە هۆکارە گشتەکەی بزانم کە لەوێ خوێندنەوە چالەکیەکی گرنگی ناو هەمووانە و ئەم چەند ساڵی ڕابردوو بۆ هۆی وەرگێڕانی بەشێکی زۆری ئەو ڕۆمانە کوردیانە لایەن هاوڕێمان مەریوە هەڵبجەیەوە بۆ هۆی ئەوەی کە ئەوان بەجۆر لە جۆرەکان تۆزێ شۆکێکی ڕۆشنبیری بیانگرێ کە میلەتێک لە پاڵیانە ئەتوانێت بەو هێز و گوڕەوە ڕۆمان و نووسینی خۆی پیشان بدە. این سومین باری هست که من به سلیمانیه میام و در نمایشگاه کتاب شرکت میکنم. نمایشگاه کتاب امسال نمایشگاه خیلی ئەمە سێم جارە منیەم بۆ سلێمانی و بەشداریان پێشانگای دەکەم. پێشانگاکەی ئەم ساڵ زۆر باشە و وڵاتانێکی زۆر بەشداریان کردووە و پانێڵی جیاواز دەربارەی ئەدەبیاتی کورد و ڕاهەندە جیاوازەکانی کولتوری کوردی ڕێکدەخرێت. سەرنجڕاکێشە کە کۆمەڵگەی کوردی پێشەنگە لە ڕێکخستنی گفتوگۆی نێوان نەتەوە جیاوازەکان لە ناوچەکەدا. ڕۆمانی ماڵی پشیلەکانی هیوا قادر دەربارەی پەیوەندی مرۆڤەکانە لە کۆمەڵگەی ڕۆژئاوا بە تایبەت لە سوید کە سەرنج دەخاتە سەر بابەتی شوناسی کوردی. لە ڕۆمانەکەدا یوسف بەریەکەوتنی دەبێت لەگەڵ پیاوێکی کورد بە ناوی ئۆزیدۆن کە حاشا لە کوردبوونی دەکات و دەڵێت شوێنێک بە ناوی کوردستان بوونی نییە. لە دەرەنجامی بەریەکەوتنەکە یوسف بەکارکردن لە ماڵی پشیلەکان سزا دەدرێت. یەکەم شت کە سەرنجمان ڕاتەکێشێت ئەوەیە کە سزادان لە ڕۆژئاواچی تر بۆ زیندان نییە، بەڵکو جۆرێکە لە دووبارە پەروەردەکردنەوە. هەمان شت کە میشێل فۆکۆ پێی دەڵێت کۆمەڵگەی کۆنتڕۆڵ. لەو نێوانەدا پشیلەیەک دێتە ماڵی پشیلەکان بە ناوی زیبا کە پشیلەیەکی ئێرانیە. کە زیبا دەچێتە ماڵی پشیلەکان هەندێک ڕوودا و ڕوودەدەن و لە کۆتاییدا ماڵی پشیلەکان دەسووتێت و لە ناو دەچێت. یەک پشیلە دەمێنێتەوە بە ناوی زیبا. هۆکاری ئەوەی کە کۆمەڵگەی فارسی پێشوازێکی باش لە ئەدەبیاتی کوردی دەکەن ئەوەیە کە هەردوو کۆمەڵگا ڕوبەڕووی هەندێک بابەتی هاوبەش دەبنەوە و بە خوێندنەوەی ڕۆمانی کوردی بە جۆرێک لە جۆرەکان نیشانەکانی کۆمەڵگەی فارسی دەبینن.